مام ئەحمەد تەمەنی 66 ساڵە و ماوەی نزیکەی 20 ساڵە فەرمانبەری گرێبەستە. ئەو باخەوانە لە شارەوانی ڕانیە و وەکو خۆی دەڵێت هیچ ماف و ئیمتیازاتێکیان نییە و ئەگەر خانەنشین بکرێت ڕەنج بە خەسار دەبێت. مام ئەحمەد و هاوڕێکانی باس لەوەش دەکەن ئەو موچەیە وەری دەگرن بەشی بژێوی ژیانیان ناکات. ئێمە وەکو گرێبەست بەشی شارەوانی ڕانیە لە بەشی باخچەکان بۆ خۆم ئەلەوە ئیژەکەم لە پێش 2000ەوە ئەمن لەو بەشەی بە گرێبەست وەرگیراوە کە وەریان گرتین لە 2013 بانجان کردین کۆبوونەوەم پێکردیم تیان وەرن ئەوی 3 ساڵی هەبێ دەکرێت بە هەمیشەیی مژدەتان لێبێ وەکو مژدێک لەو ڕۆژێ هەتا ئەمڕۆ لەو شان هەر نەپرسیەوە ئەمن بڵێنەوە تەمەنێکم ڕۆیی لەو ئیشەیدام وەختێکە ئیشم پێدەکە توانام هەبوو لە شارەوانی بە گرێبەست ئێستا کە تەمەنم ڕۆی وە بە حەقەت مستحقی ئەوەی کە خانەنشین کرێم چەند ئێستا کە خانەنشین ناکرد باسی ئەوە لەگەڵ ناکات دەرت دەکەنەوە بزانێ قەت ئیشن نەکردەوە مافت بە وڵاتەی و بۆ خاکەی و بۆ ئیشەیەوە نەبووە. ئێمە بۆ مافی خۆمان بۆ داواکاری خۆمان هاتوونێتە سەر شەقام چەند ڕۆژە بایکۆتمان کردووە و بەردەوامی شەبین تاکو ئێمە حکوومەت وەڵاممان دەداتەوە. ماوەی 4 ڕۆژە لە ئیدارەی ڕاپەڕین فەرمانبەرانی گرێبەست لەسەر شەقامن و داوای دامەزراندنی هەمیشەیی دەکەن بە هەمان شێوەی ڕۆژانی ڕابردوو درێژەیان با گربوونەوەی ناڕەزایەتیدا و بۆ ماوەیەک ڕێگای سەرەکی ڕانیا چوارقوڕنەیان داخست دەژڵێن بەشێکیان هەڕەشەی دوورخستنەوەیان لێ کراوە ئەگەر بەشداری گربوونەوەکان بکەن. ئێمەوەکە فەرمانبەرانی گرێبەست هاتوونە بەردەمی قایمقامەتی قەزای ڕانیە پێشتر گربوونەوە لە بەردەم ئیدارە ڕاپەڕین هەڵوێستی ئیدارە ڕاپەڕین ماوەرگرت کە هیچ مای دڵخۆشکەر نەبوو بۆ ئێمە هاتینە بەردەمی ئیدارە قایمقامەتی قەزای ڕانیە چکە بەشێک لە دایرەکان هەڕەشەی لە گرێبەستەکان دەکەن کە نێن بۆ گربوونەوەکان ئێمەش دەمانەوێت هەڵوێستی ئەوان وەرگیم زین ئەوان هەڵوێستیان چێ بەرامبەر گرێبەستەکان چەند ساڵە هەردەم ئەو ساڵ کێتی هیچ بەرهەمێک لەوش نابێ هاتین داوای حەق خۆمان بکەین مانکەم بە ڕسمی لەبەر ئەوەی وەک هەمەم فەرمانبەرانی هەمیشەیی وەکووان داوام دەکەین وەکووان کارەکان جێبەجێ دەکەین بەڵام لەگەڵەوەدا بێ مافەکانمان لە ڕووی داوا مافەی سەتاسە جیاوازە. داواکاری سەرەکی فەرمانبەرانی گرێبەست بوون بە هەمیشەییانە تا ماف و ئیمتیازاتەکان ئەوانیش بگرێتەوە وەکو خۆیان دەڵێن لە ڕۆژانی داهاتووشدا بەردەوام دەبن و مان لە کارەکانیان دەگرن تاکو وەڵامی ئەرێنی داواکاریەکانیان دەدرێتەوە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.